لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی ناوی عێراق لەسەر ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای دووەمی میوانداری ئەمانەی بەغدای کرد. لانیوە یەکەم لەگەڵەوەی لاوەکانی هەولێر کۆنتڕۆڵی تۆپیان کردبوو، بەڵام بێمەترسی بوون لە بەرامبەردا تیپی میوان لە دواساتی نیوە یەکەم دەرفەتێکی زێڕینی بۆ هەڵکەوت، بەڵام بە ئاسانی لە دەستیدا. لانیوەی دووەم و هەرزوو ناوبژوان لێدانێکی سزای بۆ تیپی لاوانی هەولێر ئەژمار کرد. محەممەد سەلام سەرکەوتوانە جێبەجێ کرد و هەولێری بە گۆڵیەکە پێشکەست. ئەمانەی بەغدا هەموو هەوڵێکی بۆ گۆڵ یەکسانی خستەگەڕ، لەگەڵ ئەوەی ڕێژەی هێرشەکانی تیپی میوان یەکجار زۆر بوو، بەڵام نەبوونە هەڕەشەی تەواوەتی لەسەر گۆڵی هەولێر. زەرپۆشان بەم هێرشە وەڵامی ئەمانەی بەغدایان دایەوە، ستون کۆپەکەی جێڕایەوە. یاری تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و بە سوودی لاوانی هەولێر بە کۆتا هات. واللهی سپاس بەخوای گەورە، یاری ڕابردوو تووش شکست هاتین. سپاس بەخوای ئەو یاری توانیمان قەرەبووی بکەینەوە. ئەو یاریەی سپاس بەخوای بە جوهدی هەموو یاریزانەکان و ماندبوونی هەموو یاریزانەکان توانیمان بگەڕێنەوە و سەرکەوتن بەدەست بێنین. یاری ڕابردوو بەهۆی یاریگاوە، ئەرزی یاریگاکەی زۆر خراپبوو، نەمانتوانی ئاستێکی بەرز پێشکەشکەین. بەڵام سپاس بەخوای ئەو یاریگەڕینەوە سێ خاڵی یاریەکەمان بەدەستێنەوە. ئینشاءالله پاڵنەرێکی باشە بۆ یاریەکانی داهاتوو. ڕاستە ئەمڕۆ تیپی لاوانی هەولێر سەرکەوتوو بوون، بە ئاستێکی باش دەرکەوتن و ئێمەش سەرکەوتوو نەبووین لە یاریکردن. ڕاستی لێدانێکی سزا هەبوو، گومانایی بوو لە کۆتاییەکانی یاریەکە بە تەواوی فشارمان خستە سەر گۆڵەکەیان، بەڵام سەرکەوتوو نەبووین لە گۆڵ تۆمارکردن. یاریەکی خۆش بوو، هاندەران خۆشتریان کردبوو. ئینشاءڵڵا یاری داهاتوو سەرکەوتن تۆمار دەکەین. بەم شێوەیە تیپی لاوانیانی هەولێر لە کۆی دوو یاری بووە خاوەنی سێ خاڵ. لاوەکانی هەولێر یاری داهاتویان بەرامبەر کەرخ دەبێت، ڕۆژی دووشەممە لە شاری بەغداد ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.